کاتژمێر نزیک دەبێتەوە لە یەکی شەو بە هۆکاری ئەوەی کە ماوەی چەند ڕۆژێک بنزینی پاڵپشتیکراوی 750 دیناری دابەش نەکرا و دواتریش کەم کرایەوە لە 45 بنزینخانەوە بۆ تەنیا 15 بنزینخانە لە شاری هەولێر و دەوروبەری بۆتە هۆکارێک کە شۆفێران سڕەی دوور و درێژ بگرن لە شەواندا تاکو بتوانن بنزینی 750 دیناری لە ڕۆژدا وەربگرن. ئەوەی دەبیندرێت زۆرینیان ئۆتۆمبیلی تەکسین، شۆفێرەکانیان دەڵێن بە ناچاری شەوانە دێن و سەڕە دەگرن تاکو بەیانی زوو بنزینیان بەربکەوێت بە ڕۆژ کار و بە شەویش دەبێت لە خەمی سەڕەگرتنی بنزیندا بن، ئیتر کاتیان بۆ پشوو و ژیانێکی شایستە نەماوە. ئەگەر بە هەزارەوانە تێبکەن هیچمە دەرنانی سپادەی نییە لە بەرەوەت و بەخۆ ئیشەکە نییە وەزەکە خراپە 750 کەش هەرچ گرانە بەس لەوەی باشترە کە لە بازار دەیکڕی ئەگەر لە دەرنانی لۆ کەس باشە چۆنە بە شەو هاتووی سڕە بگری؟ وڵای گەس ئێستا نێم دەبی لە سبێنێ بەیانەکەی بێم هەتا 2 ساعت 3 ساعت ڕاست بەلاش ینی ئێستا دێم لێرە دەن و مرتاحترم سبێنێ بەنزینەکەی دەکەم دەچمە سەیش خۆم لە دەرێ بۆ 900 لێرە بە 750 شەکە نییە لەمەش دەرنانی وەڵا. باشە بۆچی بە شەو دەمێنیەوە تۆ ئەم شەو لێرە ماویتەوە ناو ئۆتۆمبیلەکە؟ سرە بەوە ناکەوێت زۆر قەرباڵغا. ئەگەر بە ڕۆژ بێ سڕە بۆ ماوەی چەند کاتژمێر سڕ بردن؟ 2 ساعت 3 ساعت دراوستی. دوای وەستانی 2 ڕۆژ لە دابەشکردنی بنزینی پاڵپشتی کراوی 750 دیناری ئێستا کە بڕیاری دابەشکردنی لێدراوە سەدان ئۆتۆمبیل لە سڕەدان و شەوانە لێرە ئۆتۆمبیلەکانیان جێ دێڵن بنزینێک کە لە ڕووی کوالێتیشەوە باش نییە شۆفێران بە ناچاری و لە بەرخراپی دۆخی ئابووری بەکاری دەهێنن. ئەگەر مەجبور نەبین یا زەرور نەبین ناین بەم شەوە سەمە ساعت چەندمان نزیک 12 شەوە سارەمان ڕاگرتووە تقریبا ناوات لە بیدایەتی بەنزینخانەکە تا کۆتایی 100 سیارە ڕایگرتووە ئێستا لەوێ زیاتریش ببێت بە تاکید مەجبوریە چونکە خاسەن بە تایبەت ساق تەکسیەکان بە 1000 ئێمە بەنزین تێ بکەین ئەی بە چەند نەفەر بار بکەین یعنی ئێمە نەفەر کە بار ئەەکەین کابرا بۆ شوێنێک ئەڵێن 5000 لێ زۆر ئێڵن کاکە بەنزین گرانە. لە سایە حکومڕانی شکست خواردوو گەندەڵی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەموو چین و توێژەکان بە موچەخۆر و کاسبکارەوە لە ژیانێکی سەختدان هەرێمێکی دەوڵەمەند کە بە چەندین ڕێگا داهاتەکەی دەچێتە گیفانی حزب و کۆمپانیاکانی خەڵکیش بۆ ژیانێکی سادە 24 کاتژمێر لە هەوڵدایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.